هونەر جیاوازی نێوان هونەر فەلسەفە بابەتە زانستیەکان بابەتە سیاسیەکان ئەمانە جیاوازیان چییە لای تۆ و تۆ چۆن تەعامولیان لەگەڵ دەکەی؟ ئەمانە هەمووی لە کای ڕۆشنبیریە هەمووی لە پێناوی ڕۆشنبیریە هەمووی لە پێناوی دۆزینەوەی ڕێگەڕاستەکەی ژیانایە بۆی بەو زانستانە بەو زانستە زۆر بە جۆرانە بەو لایەنە زۆر بە جۆرانی ڕۆشنبیری ڕێگەڕاستەکەی ژیان بدۆزیتەوە و هەنگاو بنێ ژیانێکی دروست دەروونێکی دروست مرۆڤێکی ڕەفتار دروست چاکەکار چاکە خواست بۆ ئەوەی دوجار بەختەوەر بێ کە بەختەوەر بوو ئەنجا ژیانێک سەرزەوی ئەم گەردوونە حەقی خۆی پێدەی شایستەی خۆی پێدەی بۆی بەردەوام بێت ژیان بەردەوام بێت ئەگەر من پێچوانەی حەقەت ڕەفتار بکەم زەربە لە بەردەوامی ژیانەدەم گرفت بۆ ژیان دروست دەکەم گرفت بۆ ژیانی خۆم و دەوروبەر و گرفت بۆ شارەکەم بۆ سروشتەکەم بۆ هەوا بۆ هەناسە بۆ گەردوون دروست دەکەم گرفت بۆ خالق دروست دەکەم من مەخلوقێکم خالق ئەوەی لێم دەوێت بەو شێوەیە ئەمە خۆدۆزینەوەی خۆدۆزینەوە ئەوە نییە لە وەزیفەیەکە خۆت دۆزیتەوە و بە ماسا و مەرایی پلە بەرزەکانی وەزیفی هەڵکشیت و ناوبانگێکی وەزیفی دەرکەیت و پۆزڵی بەسەر خەڵکا و هەبوو بی متەمەکین بی ئەمە خۆدۆزینەوە نییە ئەمە خۆونکردنە لە پلە پۆستە ئەمە دامە ئەمە خۆونکردنە لە مادیاتی ژیانە ئەمە خۆونکردنە ئەمە خۆ بچووکردنەوەیە ئەمە بچووکردنەوەی وجودی خۆتە لە ناو پلتێکی مادی ئەم ژیانەیە ئەمە بچووکردنەوەی ژیانی خۆت و ژیانبینی خۆتە ئەمە بچووکردنەوەی دنیابینینی خۆتە کەچی مەڵێ خۆم دۆزیوەتەوە جوان خۆی دۆزیوەتەوە